والله تەماشای ماڵێم کرد ینی هیچ دەسەڵاتی وام نەبوو یارمەتیان بدەم. یەک شتم شک برەویش ئەڵقەی خێزانەکەم بوو هەبوو نەبوو چ بڵێ بەس ئەڵقەمەما بوو ئەڵقەی هاوسەری گیریمان ئەوێکش پرسیارم لێ کرد وتم شتێکی وا لە گۆڕێ دێت مەڵقەت بفرۆشم هەر چەندێکی بی لەخوای بە زیاد وشەڵا خوا دەکاتە سەدەقەی ماڵ و منداڵمان ئەوێکش بێ دوو دڵی یەکسەر ئەڵقەی دامە گوتی بڕۆ بیفرۆشە بابتە سەدەقەی ماڵ و منداڵت. والله زۆریان پێخۆش بوو الحەمدولillah بابیشم هەندێکی دامە گوتی لە سەدانێ بابتە سەداقەی ماڵ و منداڵمان وڵاویش بێ دوو دڵی ئەڵقەکەی دامن یەکسەر وتی بڕۆ بیفرۆشە هەر چەندی کرد تەسلیمیان بکە و ئەوکش قسەمان لەگە برادەرێش کرد تازە قسەمان لەگە قسە لەگە حاجی کاروانی کرد ئینشەڵا سوبەی ئامارەتەکەی تەسلیمی دەکەین نا وڵی چێ حالە ماڵێ نەبووە هەبایە مێژ ئەڵقەکەم نەدەفرۆشت الحەمدولillah بە دڵخۆشێکی زۆر ئەڵقەشم فرۆشتیە و ئینشەڵا خوا دەکاتە سەداقەی خۆم و ماڵ و منداڵم وڵی وە ئەمە دیتم هەموو مسلمانەکانیش دیتیان يعني كافريش بودي ماني دلي تنبيا أو مسألة كيا ولا كاتي أو دي مانانا من دبيني ومن دانا نبرس هذا مردن بخوش مع صاحب من دالين الحمد لله إن شاء الله خوالك السنستين بس أوان يعني لبرس هذا مردن يعني كافريش تحملي وضعين ذكرت أمنيش حزن ذكر بس زيادة ويارمتيام بدم بس بيتشام لدزنا وبس أول قمال دزنا الحمد لله زوريش بيد الخوشين.